قسەی برێ مەگە نەبتە ناشکوری ئەگە بمزانی با جەرگ ئەو هایە لەوانەیە قەت هاوسەرگیریم نەکردبا جەرگ هەندە بە ئازارە یعنی والله ئەگە بمزانی بە هەوەندە ئازار هەیە هاوسەرگیریم نەدەکەم قەت خۆم تووشەوەی لەکە ئازاری جەرگیم جەرگ هیچ زەرگ نییە هەرچی خوا داینی بەخێر بێ بەڵام تەندروستی زۆر خراپە بەڵام چاوی ڕەحمی خوای دەکەین ئینشاڵڵا خوا ڕەحمی پێ دەکات خوا بەشکم چاپتەوە میبینەوە ماڵێ تەقسیریم نەکرد چیتی وڵای شەل لە دەماغە بە خۆتان زانن لەو تەمەنانە تۆزێک زەحمەتە ئیدی حەقەکەم لەسەرە کە خزمەتی کەم کە ئەگە لە دەستمدا کە سوم لێ نەبێ یعنی ئەوی باشە لێ بکەم هەرچ باشە لۆم کردیە لە خوای بە زیادی بی هەموو شتی والۆ دەکەم ئەوەی کەشە دەست خوای گەورەدا لە خوای بە زێدەرینەوەیتی منداڵێکی تریشت هەبوو کە بەداخەوە گیان لەدەستدا بەڵێژ لە بەڵام ئەو 19 ساڵ بوو ئەویش خوا لە خۆی بردەوە گیانی دەستدا الحەمدوللا هەموو بە شتەکانی خوای رازینە ناشکری ناکەین و هەر شکرین و هەرچی خوا دەینی بەخێر بێ ئەویان 13 ساڵە بەڵام ئەویان هیلاکترە زۆر خزمەت دەکرێت زۆر خزمەت دەکەین وڵای داچی هەنانوی قەت ئەمە معدل شەو ڕۆژ بەخەبەرین لەبەر ئەو منداڵانە بەڵام هیلاکترە بنیەی هیلاکترە دەستەی ئەویان شەلل دەماغە فاتەڕەشی گەورەیە نەخۆشیێک کەشی لێیە مخی دروست ناکە هەنی دەمەشە ماشەڵڵای خوایە سێ نەخۆشی زۆر گەورە سێ نەخۆشی ینی مخی دروست ناکە فاتەڕەشەی گەورەیە شەلل دەماغیشە ناو چاویشی هێسکە هەنی ئێستا وەکومەنیە ئەمە ناو چاومان بۆشە ئەوە ناو چاویشی هێسکە آخر ئەوانە بە زەحمەتن ئەوە دەبی چاوت لەسەریانمی ئەوە عەقڵی وەی نییە بانگت کا بڵێ وەرە ئەو جێم دێشی هەر بگریە دەبی بهینە دکتۆری هەر ئازارەکی دەبی بهینە دکتۆری یعنی وەڵی دکتۆرەکانیش بە زۆر سەریان ئەوڕۆکە ئێستا هەموو مختبەرمان کردێ نەیانزانی خینی چییە ئەمە دەزانین کە خینی وەی ئەی زایدە هەموو مختبەرەکان نەیانزان فاسی دەرنەچ خینەکەی چییە یەکسە خینەکی نێگەتیفیان ئەوە نێگەتیفە چیە تیان کردی ئەوە ناقسەشتە چیوە بزەم لە هەموو خینێش دەبی تیان کرد کە خینی چار بوو زۆر کەم بوو خینی زۆر کەم بوو خوێنتان تێ کرد بتڵە خینێکیان تێ کردیە شێوێش تێی دەکەن ئەو دەرزیا نەشیان لەدانا دەرزی ڤیتامینەوە بزانم ئەوی شوالۆ بەکاردێن لەم کات و ساتەدا ئەرکی دایک و باوک بۆ منداڵ چییە جەرێک قسەی برێ مەگە نەبتە ناشکوری ئەگە نەبتە ناشکوری ئەگە بمزانی با جەرگ ئەو هایە لەوانەیە قەت هاوسەرگیریم نەکردبا ئەوها بە ئازارە جەرگ هەندە بە ئازارە یعنی بە والله ئەگە بمزانی بە هەوەندە ئازاری هەیە هاوسەرگیریم نەدەکرد قەت خۆم تووشی ئەوی نەدەکرد ئازاری جەرگی ببینم جەرگ هیچ جەرگ نییە باسی جەرگیت کرد زۆر جار دایک و باوک بە منداڵەکانی خۆیان دەڵێن هێشتا جەرگی خۆت نەبینیوە ئەوت ببینێت ئەکو ببینم دێ 100 جار داکەم پێیوتیمە جەرگی خۆت ببینە ئەو زەزانی ئەمەش تمانەوە کرێ بالفعل قسەکانی هەموو ڕاستە هەموو تەواو کە دەرجی خۆت دیت ئەوزە دەزانی کە داک و بابت لە چه ئازارەکیدایە بەهەرحاڵ هەرچی خوا داینی بەخێر بێ شکرین لە دڵی خۆم مرتاحم بەڵێ لە بەرەوەی دکتۆرێکی مێشی دکتۆرێکی هەنا و دکتۆرێکی کەم لەوەی نایخین و دکتۆری ینی سێ دکتۆری باشم لێرە لۆگرتیە هەموو دکتۆرەکانیش لەخوا بە زیادی بیرێ لە پاڕمە من هەموو سەردانی دەکەن هەموو دێن سەریان لێ نەبڕی حتى کارمەندەکانیش سەریان لێ نەبڕی دەستیان خۆش داواکارم لە هەموو خەڵکی کوردستانە بەس دوعای خێرم لەو بکەن ینی بەس یعنی تووشی ناشکوری نەبم لەسەر خۆ بم ئەحوال بم قەت باوەڕ ناکەم من ناشکور دەرچم بەڵام جەرگ ینی یا خەڵک دوعام لەو بکە خوا هیدایەتم دا خوا سەبرم پێ بدا ئەوە بەس دوعام لەو بکە خوا سەبرم پێ بدا خوا منداڵەکەم چاک بکە زیاتر نا منداڵ دەبینی منداڵ هەتا گەورە نەبی و چی گوتی جەرگی خۆی نەبینی هەندێک کەس نازانی خزمەتی داک و باوی بەڵام کە داک و بابی لە دەستدا ئەوزە جەرگی خۆی دی ئەوزە دوای قەدری داک و بابی خۆی دەگەری پێویستە کەسە خزمەتی داک و بابی بکە لەبەرەوەی داک و بابی مەشلۆمە ئەو هابووینە ئێستا ئەمە کو جەرگمان دەستێ ئەوانش ئەوها جەرگیان ستایلەوە